هەمیشە و تومانە یاریزانە کوردەکان لەسەر ئاستی عراق ئەنجامی گەورە و بەرچاویان بەدەستهێناوە و نوێنەراتی عراقیشان کردو لە پاڵەوانەتیەکانی دەرەوە و لە ئاستی کچانە وەرزشکاران لە هەرێمی کوردستان لە یاریە جیاوازەکانە لەسەر ئاستی عراق هەمیشە ژمارەیەکی گەورە بوون و لە پاڵەوانەتیەکانە پلەی یەکەمیان بەدەستهێنا وەکەوەی کە لە هەفتەی ڕابردوو لە شاری کەرکوک یانی فەتاتی کەرکوک لە ئاستی تۆپی دەستا بوو بە پاڵەوانی عراق گۆڵپارێزی ئەو یانەیە کە فەتاتی کەرکووکە و پاڵەوانی عراق و شارۆ محەممەدە کە ئێستا لە سپۆرت مەگەزین میوانە. شانۆ بەخێر بێی جا پیرۆزبایشی لەکەین وەکو گۆڵپارێزێک کە ئاستێکی ڕۆڵێکی گەورەت هەبوو ئاستێکی بەرزتان پیشاندە بوون و پاڵەوانی عراق. بەخێر بێ بە سپۆرت مەگەزین. شانۆ با بگەڕێنەوە بۆ سەرەتای پاڵەوانێتیەکە نەک یاری کۆتایی. یاری کۆتاییمان بینی کێبڕشەکە زۆر بەهێز بوو. پاڵەوانێتی ئەم ساڵی عراق لە چه ئاستێکە لە چاو ساڵانی پێشترا کە لە یانەکانی دیکە بە تایبەت لە شاری سلێمانی کە تۆ گۆڵپارێزیانی ئەفرۆدیدوی با پاڵەوانێتی ئەم ساڵ زۆر باش بوون لە چاو ساڵەکانی ترا و ڕێخستنەکەشی باش بوو خۆتە زانی من چەندین ساڵە بەشداری خولەکانی عراقم کردووە بۆ تۆپی دەست هەموو ساڵەکەم و کورتی هەبووە ناڵێن ئەم ساڵیش بێ بەش نەبووە هەبووە بەڵام ئاستێکی باشتری هەبوو هەم لە بابڵی منتەزەمکردنی بتوڵەکە و هەم لە دابینکردنی هەنێک پێداویستی ترکە لە بتوڵەکانی ترا نەبووە خۆتە زانی زۆربەی کات لە پاڵەوانێتەکە گرنگی نەدرابوو دادوەرە نێودەوڵەتیانە کە بەشدار بن لەگەڵمانە بەڵام ئەم ساڵوانە بوو لە یاری کۆتایی دادوەرە نێودەوڵەتیەکان هاتنە ناوە و یانەی کەرکووک میواندارێکی زۆر باشی بتوڵەکەی کرد هەم لە دابینکردنی پێداویستی بۆ ئەو هاندەرانەی کێم بۆ یانانەشی کە لەوێ میوان بوون و هەروەها توانی ئەم نواسەیەشێکی زۆر باش بەرخەرار بکە خۆتەزانی هەموو یاریەکان خەرەباڵغێکی زۆر هەبوو لە ساحەکە و بە تایبەتی یاری کۆتایی کە جێنەما بۆ خەڵک بێتە ناوە کە عنی بە شێوەیەکی زۆر باش تێپەڕی و ئیتیحادی تۆپی دەستی عراقیش ڕۆڵێکی زۆر بەرچاوی بینی لە سەرکەوتنی و پاڵەوانێتی. باشە ئاستی کچان تۆ ساڵانێکی زۆرە لە تۆپی دەسایی کۆمەڵێک یاریزان بەردەوامەکە بینەوە یاریزانی نوێ دروست بوو ئەوەی ڕاستی زۆر کەم زۆر کەم معنی دروستبوونەکە هێچگار خاوە ئێمە نزیکەی 10 ساڵە لەم بوارە ئەم زیاتر لە 10 ساڵە بڕوان ناکەم 10 کەسی زۆر باش هات بێتنە ناوە کامە زۆر کەمە بە بەراورد بەیاریەکانی تر مەژەگەڕێتەوە بۆی نەبوونی پاڵەوانێتی نەبوونی پشگیری یانەکان لە دروستکردنی ئەکادیما و مەدرسە و خولی فێرگەکان و ئەوانە نەخێر زۆر کەم بوو ئەتوانم ئێستاش بڵێم مەگەم یاریزانە کۆنانە نەبێت کە هەن منافسەی بتۆڵەکە ئەجگار خراپە بێ ناخۆشە بەڕاست. یاریزانە کوردەکان لە یانەکانە هەر ئەو کۆمەڵەن کە تۆ باسەکرد ئەی یاریزانەکانی عراق ناوەڕاست و هەروانەی کۆنەکان یاخود کۆنەکان و چەندانەیەک دروست بوون بەڵام وەکو پێم وتی ئێجگار خاوە عنی بەس نییە بۆ ئەو یاریە زۆر کەمە. باشە ئێستا لە پاڵەوانەتی عراقا بە ناوی یانەیەکی شاری کەرکووکەوە بەشداریتان کرد کۆمەڵێک کچاریزان کە بەڕاهێنەرەکەشەوە بۆ بە ناوی یانێکی سلێمانیەوە ئێوە بەشداریتان نەکرد میشە پرسم بۆ بە ناویەوەنەوە بەشداریمان نەکرد یعنی ئەوە قسەی هەموو خەڵکە ئەوانەی شایەتن کە لە سلێمانی و هاتوون بۆ سێری و یانەیە ئەگەر یاریزانەکانی سلێمانی دەرکردە لەو بتوڵەیە منافسە نامە ینی ئەوەی کە منافسەی دروست کردی و یاریزانەکانی سلێمانی بوون کە تابەش بوون وەسەریانەکانە چه هەولێر چه ئافرەتان چه فەتات کەرکووک ینی ئەم سێیانە پشتی بە یاریزانەکانی شاری سلێمانی بەس بتەڕادێک زۆربەی تیا بوو ینی ئەو یاریزانانە بوون کە لە ئەفرۆدێت بوون لە سلێمانی بوون با بڵێن ینی منافسەیەکی هێچگا قورسیان دروست کرد بۆم ساڵ چواریانە کە یاریزانی نێودەوڵەتیشیان هێنابوو هەر چواریان هەمویان دوو یاریزانیان هێنابوو منافسەکە هێچگار قورس بوو بەڵام ئەریزانەکانی سلەیمانی ئەتوان بڵێم ڕۆڵی یەکراکەرەوەیان بینی لە پاڵەوان بوونی ئەو یانەی کە سەرکەوتووە بۆ نهایی کە لە کۆتایە فەتات کەرکووک بوو کە زۆربەی یاریزانەکانی سلەیمانی لەو یانەیە جێگەی گرتن. باشم ئاستی یاریزانانی شاری سلێمانی کە بێیانن ئاستەکان لە چاوجارانە دابەزیوە یاخود هەمان ئاستی پێشتریان ماوە کە ئێوە مەشقیش ناکەن بێگومان دابەزێ چکە ئێمە دابڕانی لە تەمرینەکان کەمن یعنی تۆ خۆت حازرکەی بۆ بتوڵێک کە مودەی مانگێ مانگویەکی لێ بەردەستە ناتوانانی تێر و تەسەل خۆ داماتەکەی بێگومان ئاستەکە خراپە. ئەتوانین بڵێن ئاستی تۆپی دەست لە عراقا لە چاوجارانە کەمێک دابەزیوە بۆ کچان بەڵێ بەس بۆ کوڕ نازانم زۆر بەرزترە ئەو گرێبەستانی کە لەگەڵ کوڕانەکە لە کچانە ناکرێت نەوەڵانە وەکو ئارەزوو تۆ یاری بەردەوامی یاوەخود
دەی بڵێ خۆشتە ژێنی پێی بێگومانە کوارەزوو بەڵام نەبوو بە پیشەیەکی سەرەکی نەبووە پیشە بەڵام ئەم ساڵ گرێبەسکردنی یانەکان بۆ سەر ئاستی کشان پێم وایە باشتر دەجاران وەکو گرێبەسکردن باشە چەند یاریتان کرد پێشەوە چۆن مەشقتانەکە کە تۆ لە سلێمانی ئیشەکەیت و لەگەڵ یانێکی هەولێرە ئێمە زۆربەی یاریزانەکان بڵێ سلەیمانی بوون هەفتەی 4 ڕۆژ تەمرینمانەکە با بڵێن 2 ڕۆژ لە سلەیمانی 2 ڕۆژ لە کەرکووک هاتو چۆمانەکە لەم بینەیە کە بەڕاستی قورس بوو ئێمەی دوو جار هیلا کردی منەمان ناتوانانی بە شێوەیەکی زانستیانە پرۆگرامی ڕاهێنەر و ئەو پرۆگرامەی کە بۆ باندانرا بوو تەطبیقی بکەین جێبەجێکی حەوت یاریتان کرد 8 بەنیهایی و 8 بەماڵ باسی یەکەم یاریمان بکە ساڵێکی زۆر دابڕاوی ئەچیتەوە ناو پاڵەوانێتێکی گەورە کام یاریان زۆر قورس بوو خۆی بڵێتونەڵێ پاڵەوانێتی یەکەم یاری زۆر قورسە لەگەڵ برتانی تەڵەبە بوو یانێکی ئەوش لە هاتە 4 بۆ 6 زارێنەوەیەکی بەقۆت بوو بەڵێ بێگومانێمە هەموو یاریەکانمان بردەوە جاوەکەوەی وتی باسی یاری نهاییمەکە یاری نهاییەمە حەوت یاریمان کردبوو پێشەوە زۆر قورس بوو بەلامانەوە یەک یاری بکەین و بدۆڕێن یعنی حەوت یاریت بردوێتەوە بێ یاری بدۆڕێت ئەوە زۆر مێشکێمی تێگا بوو پێشتریش دەتان بردبوونەوە لەگەڵ تیپی لە هەولێری شاباڵە بردوومانەوە بەڵام ڕکابەر بووین هەردووکمان کام یاریان زیاتر قورس بوو بێجگە لە یاری نهایی خۆی یەکەم ڕوبەڕوو بوونەوە بەرامبەر هەر چواریانێکی گەشتە چوارگۆشە قورس بوو بەڵام دوای کاتینە چوارگۆشە چووکە پێشتر یاریمان لەگەڵا کردبوون بەرچاوی هەر هەمومان چ ڕاهێنەر چ یاریزانە زۆر ڕوون بوو و دڵنیا بووینە بووین بە یەکەم باشە بێگومان باسیەوت کرد یاریزانی پیشەگەر لە ناو یانەکان هەبوو ئێوەش یاریزانی پیشەگەرتان هەبوو ئەمانە چ کاریگەرییان لەسەر ئێوە دروست کرد زۆر زۆر کاریگەریە تۆ ئەم یاریزانانە چەند بتوڵەیەکی زۆر گەورەیان بینیوە ئەو ئەزمموی کە خۆیان هەیەە چۆن ساڵا گواسیۆنەتەوە بۆ ئێمە یعنی ئەتوانین لێویان فێربین ئەتوانێت یارمەتیمان با لە زۆر شتە یعنی ئەتوان باڵی مدەڕیب بوون لە ناو ساحەکە لەگەڵمانە تو ئەو مدەڕێب چیەوە بە سەریانە جێبەجیان کردووە تەبان بە هاوکاری ئێمەش ئەمانە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە بڕاستی ئێوە دو یاریزانی ئێرانیتان هەبووە و یاریزانێکی کوردیش کە لە وڵاتی نەرویج یاریەکە ئەمانە عراقی بگومان کوردیشە کە یاریەکە بەڵام کاتێک جامەکەت بەدەستەوە مەدالیەکە چاستێک چەند ساڵە من نەچمە پتوڵی عێراقەوە بەڵام مر پلەی دۆم بەدەستێن ئەم ساڵ شتێکە زۆر جیاواز بوو ینی زۆر خۆش بوو بەلامەوە بۆ هەوڵێکی زۆر زۆرما بوو بۆ یەتوان بڵم ئەزمموی ئێمە ژوای کرد کە بتوانین زووترە و بنازنەوە بێگومان پێشتر یاریتان زۆر کردومان کردو توانیمانەوە چەند جار دومیتان بینیوە تاوا سەرمان هاتووە سەرتان هاتووە لە مەشقەکانیشە ئەبینن بە گڕوتینێکی جیاوازەوە ینی هەر سەرتاوە بۆ پاڵەوان بوون چوون بە خەونەکەشتان بەدیهێنا ئەمە ئەم وێنەیە چییە؟ ئەو وێنەیە چۆرگۆشەی زێڕینە کۆتا خولەکەکان بوو کە دڵنیا بووین بردومانەتەوە ئەوە تاو بوو ینی گۆڵی ئەوژە لە نهایە خۆڵامە دەکردو بۆ کامێرەکە ڕسمە بگرێ ناوانە نا بەزەوەی تریان بەڵە ئەوەی تریان باشە ئەو کەشی یاری کۆتایی زۆر نزیک بوون لە یەکەوە گۆڵ بە گۆڵە ڕۆشتن و شۆتە یەکەم دۆڕابووشین لە دووەوە بوون چی باسکران لە تایمەکانە واو خۆتە گەڕایەوە لەگەڵ ڕاهێنەرەکەتان ساحەی ئێمە ئەو جمهوری کە لەگەڵمانە بوو زۆر پشگیریەکی هێژگار زۆر بوو کە چوینەوە دانیشتین چ مدەڕێ بووتی چ با بڵێ کە کادری نادی فەتا بووتی وتی ئەتانەوە یەکەم بن مامبەڵێ وتی دەبڕۆنەوە ئەوەی کە پێمانوتنەوە بکەنەوە هاندەران تا چەند هاوکار بوون بۆ زۆر ینی بەڕاستی قەت تەسەوڕمان نەکرد لە کەرکووکە و هاندەرە هەبێ ئەو نەتا مەزرۆوێ بۆ یاری ینی خۆم یەکەم جارمە بۆ شێوەیە بیبینم بۆ یاری تۆپی دەست لەو شارە هەندەرێک هەبێ بۆ شێوەیە هەنت بە بەڕاستی زۆر پشگیرێکی گەورە بوو بۆ ئێمە شانۆ کاتێک لە گۆڵپارێزیات چەند گۆڵێک ئەدرێ بەدەستەوە ڕاهێنەر گۆڕانکاریەکەکە کە ئەچیتەوە لەوێ چیتەوت بەخۆت چۆن خۆت حاضر کەی کە چیتەوە ناوە باشتر دەکەیتەوە طبعا ینی هەموو من نیم و گۆڵانم لێ بکرێ ینی بۆ لێت کرێ با بڵێ دیفاع غەڵەتی کردووە بۆ من نەمهێش ینی منم بینی دیفاعکە غەڵەتەکە بۆ منی ژێشتم بەڵام دوایی مەرحەلە بە مەرحەلە ئەوانەی ترماش باشە کرد لە یاری کۆتاییە چەند تۆپی ڕاستی گێڕاوە کە گۆڵ پێم وا بێدەوانی شایەتن لە بیدایە تا دەقەیەوەڵ من زیاد لە حەوت تۆپم گەڕامەوە کامە زۆر بەرزە بۆ تۆپی دەست زۆر باە کەم نییە ئەمانەش کۆمەڵێک هاوڕێی خۆتن ئەمانە ژەمووی سلێمانین ئەمە هاوڕێی خۆمانن بەڵێ ئەوانیش بەشێکیان لایەنێکی دیکە بوون کە کێبڕکەکاری ئێوە بزەبەت بەڵێ یاریزانینتیا بۆ پێشتر کێ بڕکێکارمان بۆس ئەم ساڵ لەگەڵمانە بۆ پێکەوە یەکەمیمان هێناوە ئەمە لە وەرزشە
چ ڕۆحیەتێک دروستەکە کە هاوڕێکەی کە لە منداڵی و لەگەڵ تا بۆ بەڵام لە یاریە بەرامبەر یەکتری هەریە خۆی طبعاً خۆی وەرزشەوەی جوانە تۆ ڕۆژێک تووڕێی لێ بەریتەوە ڕۆژێک پێکەوەنتانەوە پێکەوە بیبەنەوە ینی و هەستە زۆر سەیرە بەڵام دوای یاریەکە بە هاوڕێک بەتەکیت پاڵەوانەتی دەرۆشە بینیوە لەگەڵ هەڵبژاردەی عراقا لە تۆپی دەستا یاری کردووە بۆ چوونی تۆ یاخود پێشنیانی کە بیدایەت دەست کرد بە یاریکردن پێ دوایە بگەیتە ئەوەیە کە لەگەڵ هەڵبژاردەی عراقا لەگەڵ وڵاتانی عەرەبی یاری بکەیت خۆی بێگومان بەڵام بەس نەک بەم شێوازە پێویستی بە ئیشکردن هەیە منتەخەب عێراق ینی ئەگەر تۆ بتوێ بەشداریەکەی ئاسانامە بەشداریەکەی تۆ ئەدۆڕێت ئاستێکی خراپ بەکارێنی بەڵام ئەگەر تۆ بتەوێت بردنەوە بەدەستێنی پێویستە بە پلان بەوە بەشداریکەی ئەمە دەمێکە و قسەیەکەین ڕاستی یاریزانی هەڵبژاردەی عێراقن بەس دایم وتومانە ئەگە بمانەوێت نەتیجەیەکی باشمان هەبێ لە سەر ئاستی غەربی ئاسیان لەسەر هەر ئاستێکە بەشدارین ئەبێت ئێمە بە پلان بەشداری بکەین چ لە ڕووی کادری تدریبی و چ لە ڕووی اختیارکردنی و یاریزانانەی کە ئەدبرێن بۆ هەڵبژاردەی عێراق یعنی بەداخەوە زۆر جارەی بینیم کە ئەو یاریزانانەی کە حەقن ببرێن نابرێن یعنی نازانین بە چ هۆکارێک ئەمانە سەبەبم بۆ یان پلانێکی تۆکمەنیە بۆ ئەوەی ئێمە بەشداری بتۆڵەیە بکەین نەچین بەس بەشداریەکەی نە ئەمە بە بەشداری بکەی بزانین بۆچی بەشداری نەتیجەدە یاریزانی کاتینەوە لە کاتی پاڵەوانتەیەنەوە دوایش دابڕنەوە پێما بە منتەخەب عێراق زۆربەی وایە زۆربەی زۆری منتەخەب عێراق وایە نەتیجەکانیش دیارە هەتا سەر لایەنەکانی شاسە بۆ منە تۆ لە فەتاتی کەرکووک ماوی من گرێ بەستم هەبوو بۆ بتۆڵە بەس بۆ بتوڵەکە ئەنگرێ بەستەکانیش کاتین بزڵێت چکە تۆ دڵیانی ئایا بتوڵەکە بەردەوامە بەیان نا و نادیش ناتهێڵێتەوە مەش حەقی ئەوە عقی ئێمەشانی نازانی چی کە شتێک نادیار بێت ناتوانانی خۆتی پێ بەستیتەوە ڕاستی شانە تۆ لەگەڵەوەی کە گۆڵپارێزی تۆپی دەسی فوتساڵیش هەر گۆڵپارێز بووی ئێستا چیە دوورکەوتیتەوە لە تۆپی دەسی وەڵاهی لە فوتساڵ دوورکەوتمەوە ماوەیە چکە قەرارێکە بوو ئەوانەی بەشداری نابێت و یاری بکەن من زیاتر مەیلم بەلای تۆپی دەستەکە هەبوو بۆیە تۆزێک ئەوم کردو بەڵام ئەگەر فرسەتم بۆڵ کەوێتەوە بتوانم بخۆم باشتر ئامادە بکەم بۆنە کامیان ئەو یاریە کە تۆ حەزی لێیە زیاترمان تۆپی دەست باش لێرە چی یادگاریکی خۆش کە لات ماوە بە تایبەتی لەم پاڵەوانەتی ئاخیرە کە لە بیر نەچێتەوە یاری نهایی کە دڵنیا بووم پێما بە وێنەیەک میتیار دڵنیا بووم بردومانێتەوە شتێکە قەت بیرم ناچێتەوە تۆ پێشتریش خۆت لە خولی عێراقا بەشداریت کردووە لە خولی کوردستانە هەم یەکەم بوون بەڵام ئەمە تامون چێژێکی جیاوازیە بەتەکی چکە نازناوەکە چی یاریزانێک هەیە بە ئەو بڵێم کە لی بترسی بەرەو ڕوت بێتەوە چی یاریزانێک لی بترسم لە چ تیمێک خۆی بڵێ تو نێڵی سە مەسەڵەن یاری ئافەتاتی هەولێر هەولێر ئەمانە ئەزمونیانەیە لە خولەکە بێگومان کە چیتە ناو یارۆ حسابێکی تایبەتیان بۆکی نەک لیان بترسی چکە ئەگەر تۆ یاریت کرد بەرامبەریان یعنی هەڵبەتە تۆش لە مستەوایەوانە سا ئێمە لە یاری نهاییە بوویمەتە هەولێریش بەرامبەر ئێمە هەمان مستەوای هەبووە بەڵام بێگومان لە یاریە بەیەکێک بیباتەوە ڕاست بێگومان ئەمە کۆمەڵن کە باسمان کرد کە کچانی سلێمانی لایەنەکانی دەرەوەی سلێمانی یاریەکەن دواپەیامی تۆکو و پاڵەوانی عێراق چییە؟ وی چامپیۆنتون هەڵبژاردەی عێراق دروست کرێتەوە ئێستا؟ پێم وابێ بەڵا دروست دەکرێتەوە وا بەنیازن بەس نازانم چۆن وکەی وەکو پێیان هیوادارم ینی ئێمە ئەو کۆمەڵ یاریزانانەی کە سلێمانین ئەمە یاریزانی تریشمان هەیە بەشداریان نەکرد و بتوانین جارێکتر بە ناوی سلێمانیەوە نازناوێت بۆ ئەم شارە بەدەستبێنی کە ئێمە چەند ساڵە هەوڵمان بۆیە هیوادارم نێڵم چینە دەرەوە سەرکەوتوبی شانۆخان سپاس پیرۆستە مەریوبارە